لەناو سروشتی جوان و ڕەنجینی کوێستانەکانی گەڵاڵە مزەفەر سەرقاڵی کۆکردنەوەی جیابەهاریەکانە. ئەو خۆی و چەند کەسێکی نزیکی ڕۆژانە لە کوێستانەکان خەریکی کۆکردنەوەی جیابەهاریەکانن. ڕێواز و کەنگڵ و وەک سترێلک و هەموو جیاک لە مەنتیقەی باڵەکایەتی هەیە. ئەو ڕێواسەش بۆ خواردن و بۆ فرۆشتنیش بەکاردێ. کەنگرەکە چونکە تەبە سەلاجەی دەنێ کەنگرەکە بەس ڕێواز هەر ناجی ڕێواز ئێستا دەیکەی بۆ زۆر 5 ڕۆژیکە 6 ڕۆژکە پیر دەبیت ناخورێت لە ماڵی ناخورێ ڕق دەبیت. زیاتر لێرە چ زۆر گژوجیاکی لێ وەڵا هیچ کەنگری لێیە کاردی لێیە ڕێواسی لێیە برم لە هەولێرە دێ لە سۆران دێ لە چۆمان دێ لە گەڵاڵەی دێ لە دۆڵی ڕستێش دێت لێرە. یەکێک لەو جیابەهاریانەی کە خواستێکی زۆری لەسرە ڕێواسە چەند جۆرێکی هەیە و بەپێی جۆرەکەشی خواست و نرخەکەی دەگۆڕێت. 3 جۆری هەیە بن بەردووک پێڵێن مێ و نێرە. نێرەکان ئەوە نێرەکەیتی ئەوە نێرەکەیتی ئەوەش مێکەیتی ئەوەش مێکەیتی جا نێڵەکە لە هەموو خۆشترە لە هەموو ڕێواسەکی خۆشترە. گژوجیا جاترەی لێیە ڕێواسی لێ کوارجی لێیە لوشەی لێیە ئەوانی ئەم بیان ناسم. بەخوای جایسەمەگە مەسەن کەنگرێ بکەین ئەو پیشکە ئەگەر لێ بدەین لە بنی بێت لۆ ساڵی دوای ناژیتەوە. ئەوە لە سەرگەیەکەی ئەگە خرتا ساڕشکە جوانتر شەژیتەوە و 2-3 پێکەوە دێنەوە. ڕێواسیش بە هەمان شەوە ئەگەر لە بنی لێ بدەی بنەکەی بینی ئەفەوتێت تێکزاری بەڵام ئەگە بەدەستی ڕابچەشی ئەو باسکراوە هەیە پەلکەچ پێوە ببنی ئەوی لێ بکەیەوە نرکەکەی بینێ دەرێ ساڕشکە زۆر جوانتر دێتەوە. وەرزی بەهار بە هەلێکی زێڕین دادەندرێت بۆ کۆکردنەوەی ئەو جیابەهاریانە و بۆتە سەرچاوەی بژێوی بەشێک لە دانیشتوانی ئەو ناوچانە و داوای ئەوانیش ئەوەیە ئەو کەسانەی کە دێن بۆ کۆکردنەوەی جیابەهاریەکان لە ڕەگ و ڕیشەوە دەریان نەهێنن بۆ ئەوەی لە مەترسی لە ناوچوون بپارێزرێن. وەڵای خۆی دیارە کەنگر ئەو بە پیش کەڵ دەکەن ڕێواسیش هەر دیارە بەدەست دەکرێت بەسیانی بەشی زۆری خەڵکە بینی بە حکمێەوەی زۆر بە بێویژدانە ئەو ڕێواسی هەڵاقانی بە بنەوە ینی ساڵەشی دی ناژیتەوە. خەڵکێکی زۆر پێشدا ڕووی تێکرد بەس ئێستا تقریبی سێتەڕەشاندانایە لۆی هەموو خەڵک نێت سکودا ئەو خەڵکانای دەهاتن بەڕاستی زۆر بە بێتامینە ئەو دەهاتن بۆ ئەو کەوشە ئێرانە مەسەلەن ڕێواز بوو کەنگر بوو بە بنەوەیان دەردینە. بەڕاستی یعنی کە تو بنی ڕێواست دەرینە زۆر بە زەحمەت نییە دروست دەبیتەوە بەس ئەگە تو بینی مەسەلەن نیە لە بنەکەنی نیە دەرێ هەر ڕێواسەکەی بکەی ینی کۆر نابیتەوە کەنگری شەروایە بەخۆ حتا دروست دەبیتەوە ئەیوێت ئێستا بەڕاستی ئەو خەڵکە کە مەسەلەن ئەو سێتەڕیان دانایە بۆ ئەویان دانانیە ئەو جاوگۆرەی لەو شوێستانانە هەیە یان لە ناو نەچی بمینێتەوە. ئەو ڕۆکانەی کە بەهۆی سروشتی بوونەوە دەڕوێن باەکی خۆراکی بەرزیان هەیە و سوودێکی زۆر بە مرۆڤ دەگەێنن. هەرەمە شەوای کردووە هاوڵاتیان لە دەستپێکی بەهار و تا کۆتایی وەرزی بەهار ڕوو لە کوێستانەکان بکەن بۆ بەدەستێنانی ئەم ڕۆکانە. سەرباز محەممەد گەلی کوردستان بناری چیای هەڵگورت.